بینەرانی عزیزی کەناڵی دیمەن و پرۆگرامی دوو ئەزمون. پرۆگرامی دوو ئەزمون دەست پێ دەکات. دوو ئەزمون باسی ئەزمونی دوو کەسی جیاواز دەکات لە بوارە جیاجیەکانی ژیان. بۆ ماڵقەیە دوو ژەنیاری ڕیتمی جیاواز بەشدارن. ئەویش هونەرمەندان مامۆستا ڕێبوار عەبدوڵڵای دەف و کاکە قەندیلی سڵاحی درامس. من ڕێبوار عەبدوڵڵا حوسێن. نازناوم قەندیلە. یەک پرسیار لە هەردوو بەشدار بوو دەکرێت. دوو وەڵامی جیاوازمان دەست دەکەوێت. توانین بۆ ماوەی 28 خولەک دەف بەتەنیا بژەنم لە شاری مۆسکۆ. ناتام قەرار لەسەر کارێک بکەم. وا گروپێکیشم هەیە بە ناوی گروپی ڕیتمی هەولێر. ساڵی 2000 دەستم بە کاری هونەری کرد. شێرکۆتاڵێ. یەک ناو بەدەیان کاری هونەری بەم ڕاستپاردۆ تام ئیشکەم ناتان ناوەخت پێ بڵێ. ئاوازی کۆپی هونەرە لە هەموو وڵاتێک لە هەموو شوێنێک کۆپی هەیە. ئەمن ناتوانم لێرە دەقا و دەق پێ بڵێم ئەوە وەرگیراوە یانی خۆیتی. هەندێک ئاوازی خۆیتی هەندێک ئاوازیش بردرایە. زاران خەڵک بە دوای زەوقی گۆرانی بێژەوە دەچوو. یەکسەر لێت بکەمە گۆرانی و دەتانی ببێ گۆرانی بێش. پرسیاری یەکەمی دوو ئەزمون پاش کەمێکی تر دەست پێ دەکات. ئەوەی ناتانم ببوورە. ڕاوە یەک دەخۆی ڕاگرا. دووبارەکەەوە پرسیاری. چۆن دووبارەکەەوە عەفوم دەکەی؟ نامەوێت. مامۆستا ڕێبوار تۆ ناتەوێت، بەڵام ئێمە دەمانەوێت. سەرەتا دەپرسین پرۆفایلی خۆت بە کورتی. من ڕێبوار عەبدوڵڵا حوسێن لە شاری هەولێر لە گەڕەکی تەیراوە لەدایک بوویمە. مامۆستامە لە پەیمانگای هونەرە جوانەکان دەرچووی پەیمانگا و کۆلێژی هونەرە جوانەکانم و ئێستاش لە چەندین گروپی هونەری لە چەندین تیپی هونەری کاری هونەری دەکەم و جگە لە کاری مامۆستایەتی. نازناوم قەندیلە ناوی هونەریم. ساڵی 1986 لەدایک بووم لە شاری هەولێر لە گەڕەکی تەیراوە لە بنەماڵێکی هونەرمەندم. باوکم هونەرمەندە، براکانم هونەرمەندن. ساڵی 2000 دەستم بە کاری هونەری کرد تاکو ئێستا بەردەوام. مەرجە خانەوادەیەک هونەری بێت هونەرمەندی لێ هەڵکەوێت؟ نەخێر مەرج نییە. ئێستا دوو برام هونەرمەند نینە، یانی حەقیان جوێی هونەریان هەیە بەس نهاتینە ناو هونەر. کاما کاری خۆت بە شاکار دەزانی؟ وەڵاهی من زۆربەی ئەو کارانی کردومە بە حەز و خولیای خۆ کردومە، بەڵام یەک لەو کارانی کە کردومە لە مۆسکۆ لە رووسیا لە فیستیڤالی زانکۆکانی جیهان توانین بۆ ماوەی 28 خولەک دەف بەتەنیا بژەنم لە شاری مۆسکۆ لە نێو 100 و چەند وڵاتێکی جیهانی کە لە هەموو زانکۆکانی جیهان و بەشداریان کردو. ئەو کارە بۆ من جێگای شانازیە. ناتام قەرار لەسەر کارێک بکەم بڵێم ئەو کارە باشە یان باش نییە، ئەوە دەبی خەڵک حکوم بداتن. بەس ئەو کارانێک کە کردیتم هەمووی باشن و هەمووی جێی دەست و پەنجەیان دیارە، چکە بەتەنی کارم نەکردیە. ئالەتەکەم ناتوانم قەرار بدەم بڵێم بەتەرێمە، ئەمە وەکو گروپ ئیش دەکەم زیاتر. کەی دەستت بە ژەنینی درامس کرد؟ کە یەکەم جار دەستم بە ئالەتی درامس کرد، ژەنینی ئالەتی درامس. باوکم نەیدەهێش، حەزی نەدەکرد، حەزی لێ بوو گۆرانی بێش بووم. چونکە ئالەتەکە ساڵی 90ەکان با بڵێن ئینقیرازی کرد، نەما بەهۆی کیبۆردەوە بەهۆی ئەلکترۆنیات ئەسواتی ئەلکترۆنیاتی ئەو شتانە لایڤ کەم بووە. ئەو کاتێک کە من جۆبیستی ئالەتی درامز بووم زۆر گچکە بووم، بچووک بووم، باوکم گروپی هەبوو. ئەو کات ئەمن حەزم لە ئالەتی درامز بوو و ئەو کات دەستم پێ کرد بە ئالەتی ژەنینی درامز. ئەگەر وەزیری ڕۆشنبیری بانکێشتی کردیت گوتی بۆ یەک کەس ئەلبومێکی بۆ تۆمار بکە، ئەو گۆرانی بێژە چێ دەبێت؟ وەڵاهی زۆربەی هەرە زۆری هونەرمەندەکان هاوڕێ و برادەر و خۆشەویست و دەمخۆشن لەلای من، یعنی من نابێت جیاوازیانەوە بکە، بەڵام ئەگەر تاکە کەسێک ئەمن بەدڵەوە بۆی هەڵبژێرم هونەرمەند شێرکۆتاڵی بە. ئەمن زیاتر ینی حەزم لێیە یەک ناو حەزم لە گەنجەکان پەرە پێ بدەم و گەنجیشمان زۆرە و یەک ناو ئەوە هەندێک زەحمەتە. نەخێر زەحمەت نییە. بەعام لۆ گەنج دەتام ئیشکەم ناتان ناوەخت پێ بڵێ بەس بۆ گەنج. ئاوازی کۆپی هونەرە یان کارێکی خراپە؟ ئاوازی کۆپی ئەگەر بێ بتوانی دەستکارێکی جوانی ئەکادمی لە ناوی بکەی
مۆرکەچی وڵاتەکەی خۆتی تێدا بێتن ئەوە شتێکی باشە بەڵام ئەگەر تو دەقا و دەق بهێنی و بیکەیەوە بەس وشەی بۆ بگۆڕی بەس ناوی کەسەکە بگۆڕدرێ ئەوە شتێکی باش نییە بە من بۆ ئاوازی کۆپی زۆر بووە خۆی ئاوازی کۆپی بۆ دروست دەبی لە فەراغی نەبوونی ئاوازدانەر ئەگەر تۆ ئاوازدانەری زۆر باشت هەبوو کەسانی پرۆفیشناڵت هەبوو لە ڕووی ئاوازدانان و چۆنێتی ناسینەوەی مەقامەکانی باشزانی ئەوە تۆ هەنجینێ پێویستت بە ئاوازدانەری بیانی نابی چۆن ئێستا ئێمە پێویستیمان بە شعری بیانی نییە وەری جێڕین مەسەن هیچ شعرێکمان نبینی و فەڕەنسی بیکەیە کوردی بیکەیە گۆرانی یان هەری وڵاتشکە چکە شاعری زۆر باشمانەیە بەڵام بەداخەوە ئاوازدانەری زۆر باشمان نییە ئەگەر هەش بێ بە پەنجەکانی دەست دەشبێردرێت کارە خراپ نییە بە من بۆ چونکە لە هەموو وڵاتێک لە هەموو شوێنێک کۆپی هەیە بەڵام کۆپیەکە بە باشی ئەتوو تۆماریکەی نەک بە خراپی ئۆڕەدی کۆپیەکەی هەیە ئەتو دەوی بە باشی چایکەیەوە نەک بە خراپی لە ئۆرجینەڵەکە خراپتر بیت بەڕای تۆ کۆپی هونەرە؟ نۆ هونەر نییە ئەگە باسی هونەر بکەینا هونەر نییە کۆپی پێیستە هەندێک ئاوازی هونەرمەندانی ڕەسەنی کوردی هەیە مێژوەکەی بە تەواوەتی دیار نییە هەندێک ڕاهەیە دەڵێت لە کوردیان بردووە هەندێکی ترش دەڵێن کورد بردوێتی ڕای جەنابتان لەسەر ئەم بابەتە چییە؟ ئەوە من قسەیەکی زۆر جوانی مامۆستا ئەلوون قەرەداغی هەیە دەڵێ ڕۆژێک چوو بووە وڵاتی تورکیا لەوێن دەرمەسەنە باسی ئاوازێکی لەگەڵیان کردو ڕاستن چوب لە دەستگایە کتێبەچیان دەری نابوو مێژوو دروستبوونی ئەو گۆرانیە و ئاوازدانەرەکەی هەموو لە نێو کتێبێکدا نووسراوەتەوە و لە ئەرشیف خۆیاندانەوە ئەگەر ئێمەش بمانتوانی باە لە چەند ساڵی ڕابردوو ئەو قوتابیانی پەیمانگای هونەرە جوانەکان کۆلێژی جوانەکان بە مادستێر و بە دکتۆراتەوە بمان هێنابایە مەسحێکی مەدانیمان کردبە بۆ ئەوەی ئەسلی گۆرانیەکانی خۆمان بمانزانی بە لە کوێهاتوە ئایا ئازەریە ئایا لە کوردستانی ڕۆژهەڵات هاتووە ئایا فارسیە ئایا لە تورکیا ئێمەش هەنجینی ئەو کێشەیەمان نەدەبوو بەڵام ئەگەر ئێستاکە بەمون بڵێ کامە ئاوەسی حەسەن زیرەکی خۆیەتی و کامە وەرگیراوە یان هی هونەرمەند ماملێ ئەمن ناتوانم لێرە دەقا و دەق پێت بڵێم ئەوە وەرگیراوە ینی خۆیەتی چونکە سەرچاوەیەکی 100% لە دەست نییە هەندێک ئاوازی خۆیتی هەندێک ئاوازیش بردرایە بەڵگەت چییە؟ چۆن دەزانی بردراوە؟ دەزانی چۆنە ئەو کاتی با بڵێن سۆشال میدیا و ئەو شتانە نەبوو بەڵام خۆ ئەرشیف هەبووە ئەرشیف هەبووە ئەکیت وەڕاز دەکەی بەس ئەتو ناتانی حکوم بدەی بڵێ ئەو ئاوازە کوردیە ناتانی ئەو حکومەی بدەی چکە ئەمن زۆر جار چیمە ناو ئەرشیفەکانی قەدیم و ئەو گۆرانیا پێش حەسەن زیرەک مەسەلەن گۆترایتەوە بەشێکی زۆر لە گۆرانی بێژە تازەکان هەوادارێکی زۆریان هەیە ئایا هونەرەکەیان لە چه ئاستێکدایە؟ ئەمن بە شێوەیەشتر جواب بدەدەمەوە زاران خەڵک بە دوای زەوقی گۆرانی بێژەوە دەچوو گۆرانی بێژ بە دڵی خۆی ئیشی دەکرد خەڵک گوێی لێ دەگرت هەرچی بگوت وایە جێ لێ دەگرت بەڵام ئێستا گۆرانی بێژ بە دوای زەوقی خەڵک کەوتووە گۆرانیەک دەڵێ کە خەڵکەکە پێی خۆش بێتن گۆرانیەک ناڵێتن کە خەڵکەکە ئایا ئەوجە میزاجی خەڵکەکە تەواو نییە ئەمە لێرە جوابیەوە نادەم ناتانم قەرار بدەم بڵێم باشە چونکە ئێستا عەسر سورعەتە ئەتوو گۆرانێک دێت بە 5 دقەدام ئاوازەکە کەلیماتەکە ئەکسەر لۆ بکەمە گۆرانی و دەتانی ببێ گۆرانی بێش واتە دەتوێ بڵێ نە باشە ناخراپە نامەوێ نەخێر چونکە جیلەکەی ئێستا ئەو هایدێ بەڵام ئەو گۆرانی بێژانە نوێیەکە زۆر ئەو گۆرانیە بمینێتەوە ساڵک دەمینێتەوە پاشەوی ئەو گۆرانیە دەمریت باشە هۆکارەکە چییە؟ هۆکارەکەت پێ دەڵێن ئەو کاتی کە گۆرانی بێژ گۆرانیی دەهینە دەیکردە گۆرانی زۆر ماندوو دەبوو لەسەری لە تێکست لە ئاواز لە کەلیمات لە ڕوحیەت فکری دەکردەوە دادەنیش لەگەڵ خۆی ئێستا ئەوە نەمایە ئێستا بۆ نمونە ئەمە ئێستا کاری تازە دەکەین گۆرانی بێژمان هەیە دێ دەمێ گۆرانی بڵێ ئۆکەی دەستە ستودیۆیەکە ببوورە دەتوانین پێیان بڵێن گۆرانی بێژ ناتانی بیکەی گۆرانی بێژ نەکنە من گۆرانی بێژ نییە بەڵام لای خەڵکەکەت لای خەڵک گۆرانی بێژە خەڵکی شکوو ئەو گەنج و با بڵێن ئەو مراهق و ئەوانە
باشە هۆکارەکە چییە؟ هۆکارەکەی بوویتە بزنس گۆرانی بێژ بوویتە بزنس بوویتە ڕێکلام بوویتە مادە ئەکیت نەبوویتە ڕۆحیەت و فێڵنگ و ئەوە نەمایە ئێستا هەمووی بزنسە ئەوەی دەکرێت لە ساحەی هونەری کوردی بەڵکو لە ئۆڕۆپاش بەرکەمەوە هابیت بەس ئەمە باسی کورد دەکەین بەعام چەند ناوێک هەیە ڕێزبەندیان بکە عەدنان کەریم بەهجەت یەحیا زیاد ئەسعاد زەکەریا عەبدوڵڵا حەسەن زیرەک سامان عومەر مەسهەری خاڵقی نەڤید زەردی ئەیاد حوسێن حومەر دزەیی من لەگەڵ ڕێزم لە بۆ تەواوی ئەو گۆرانی بێژانێک کە ناویان لەو فۆرمەدا هاتووە کە ئێوە نووسیتانە و بێجگە لەوانش دەبوو هەموو گۆرانی بێژەکان چکە هەموو گۆرانی بێژەکان دەکەنەمە خۆشەویستن هی کورد و حەدی ئەوەم نییە تەقیمی هونەرمەند بکەم من بەڵام لێرە ئەبە جێری ئەو ناوانێک کە داوتانە پێم ئەمن لەگەڵ مەسەرەن ژمارەیەکم داوەتە زەکەریا عەبدوڵڵا بە حکمی ئەوەی من لە وڵاتی سوید لەگەڵی ئیشی هونەریم کردووە لە کوردستان ئیشی هونەریم کردووە چەندین کۆنسێرتی گەورە لە فستیڤالی نێودەوڵەتی لە سوید لە ستۆکۆڵم لەگەری بەشداریم کردووە لە هەولێر لە هۆڵی مامۆستا سەعەد عەبدوڵڵا لەگەری بەشداریم کردووە من ڕەقەمەک دەدەمە هونەرمە زەکەریا چکە ئاگاداری لە نزیکەوە کار هونەرەکانم ژمارە دووم داوەتە هونەرمەند زیاد ئەسعاد کە یەکێکە لە گۆرانی بێژانی شارەکەم و چەندین ساڵ خزمەتێکی جوانی گۆرانی و حەیران و مۆسیقا و گۆرانی کوردی کردووە ژمارە سێم داوەتە هونەرمەند عەدنان کەریم من یەکێکم لە گوێگرەکانی دەنجی ئەو بەڕاستی کەسێکی زۆر شارەزایە و ژمارە چوارم داوەتە هونەرمەند بەهجەت یەحیا ژمارە پێنجم داوەتە هونەرمەند ئەیاد حوسێن کە بەدەیان بەرنامە و کۆنسێرت و حەفلە و ئاهەنگی هونەری و ئیشم لەگەری کردو سڵاو ڕێزمەیە بۆی ژمارە شەش مامۆستا مەزەری خالقی مامۆستایەکی گەورەی هونەری گۆرانی و مۆسیقای کوردیە ئەرشیفێکی زۆر جوانی گۆرانی مۆسیقای کوردیە کە ئێستاش هیوای تەمەندرێژی بۆ دەخوازم لە تەمەنێک وازی لە گۆرانی گوتن هێنا کە ئێستاش من پاوەری دەنجی زۆر بە باش دەبینم دەنجی مامۆستا مەزەری خالقی لە گۆرانی فۆلکلۆرێکە بە قوتابخانەیەکی گەوری کوردی دادەنێن بەڕاستی بەتاکید ئەوە ژمارە حەوت مامۆستا هۆمەری دزەیی چەندین فستیڤاڵ و بەرنامەی هونەری لەگەڵم ئەنجامداوە لە هەولێر لە سلێمانی ماوەیەکی زۆر کاری هونەریم لەگەڵ مامۆستا هۆمەری دزەی کردە لێرەوە سڵاو ڕێز و خۆشەویستیم هەیە لە بۆ مامۆستای گەورە ژمارە هەشت هونەرمەندی نەمر مامۆستا حەسەن زیرەک ئەویش هونەرمەندێکی گەورە و قوتابخانەیە و من وەک بە حکمی ئەوەی کە مامۆستای پەیمانگەی هونەرە جوانەکان بوومە لە هەولێر دەرسی مێژووی موزیکی کوردیم گوتووە ساڵانە بە چەندین لێکۆڵینەوە داوام لە قوتابیان کردەوە کە لێکۆڵینەوە لەسەر ژیانی مامۆستا حەسەن زیرەک بکەن من بە بەردەوامیش ئاگاداری ئەو لێکۆڵینەوەن کە ڕۆژ بە ڕۆژتی تازە لەسەر ژیانی مامۆستا دەبینەوە ژمارە نۆم داوەتە هاوڕێی ئازیز و خۆشەویستم کاک سامان عومەر کە ئەویش زیاتر لە 10 ساڵ پێکەوە کاری هونەریمان کردووە لە هەولێر و لە سلێمانی و لە کەرکووک کۆنسێرتم لەگەڵی کردووە لە هەولێر لە بەرنامە کەناڵە تیڤیەکان بەرنامەی تیڤی لەگەڵ کردووە ژمارە دەش نەڤید زەردی ئەو پرسیارە زۆر زەحمەتە چونکە جوابەکە دەدەمەوە چونکە ئەو گۆرانی بێژانێکە ناوت هێنا هەر یەک و ستایلەک و تامەکی خۆی هەیە ئەکیت ئەمن ناتانم بڵێم فلان بەڵام ئیشم لەگەر هەر هەمویان کردیە و هەر هەموویشیانم پێ باشە لەگەڵ هەمویان کارم کردووە ناتانمەوەی بۆ ناتێ وەڵامی ئەو پرسیارە بدەیتەوە لەبەر ئەوەی یەکەم شت مۆسیقیم و دووەم شتیش ئەو ناوانێکە گوتت هەمویان باشن خزمەتیان کردیە و باشن بەم باشن ئەو ناوانێکە باست کرد لە هونەری ملی نووری گەرمیانی فەتەح سەوزەواری کامیانت لە باشترە بەو حکومەی ئەمن مەسەرەن ئەوە چەندین ساڵە لەگەڵ هونەرمەندی خۆشەویست کاک نووری گەرمیانی کاری هونەریمان کردووە چەندین فستیڤاڵ و بەرنامە و کۆنسێر لە ڕاستیدا ئەگەر ئەمن باسی مامۆستا فەتاحی سەوزەواری بکەم ئەمن زۆر ئاشنا نەبوویمە بە بەرهەمەکانی بەڕاستی بەڵام گوێبیستی کارەکانی بوویمە گۆرانی میلیەکانی شتی زۆر باشی هەیە شتی زۆر جوانی هەیە بەس من مامۆستا بەڵێن کاک نووری گەرمیانی هەڵدەبژێرم کەواتە بە باشتری دەزانی بە باشتری نازانم هەردووچیان بە باش دەزانم بەڵام من ئاشنایەتیم زیاتر لەگەڵ هونەرمەندی خۆشەویست کاک نووریە بەڵام ئەوش ڕەفز ناکەم ئەویش کاری زۆر جوانی کردو کاک فەتاحی سەوزەواری
زۆر بە جوانی من هەردووچیان بە باشەتان بەڵام ئاشنایەتیم زیاتر لەگەڵ هونەرمە نووری گەرمیان نییە. فتح زۆرە ئیشم لەگە نەکردیە بەس نووری گەرمیانی ئیشم لەگە کردیە و تا ئێستاش بەردەوامە ئەو کابراە ینی کارم لەگە کردووە و باشە. بەسەرهاتێکی ناخۆش کە هەرگیز لە بیری ناکەی. واللهی ئەمن یەک لە بەسەرهاتە ناخۆشەکان کە قەت لە بیری ناکەم لە بەرنامەیەکی ڕاستەوخۆمان هەبوو لە تەلەڤیزیۆنی کۆڕک ساڵی 2009 پێش ئەوی بەرنامەکە دەست پێ بکات دەبوایە ژەنیارەکان 2 ساعات پێشتر لە تەلەڤیزیۆن ئامادەبن بۆ خۆ ئامادەکردن. ژەنیارێکمان دواکەوت دەبوایە لە شاری دۆکەوە بێتن ئێمەش هەر چاوەڕێمان کرد ئەو ژەنیارە لەگەڵ منیش قوتابی بوو لە زانکۆ لە کۆلێژ و نەرەدوانەکان هاوپۆلیش بووی یعنی پێکەوە دەماژەنی و پێکەوە من بردبووم بۆ بەرنمەیە چەند ساڵێک بوو پێکەوە کاری نەرمان دەکرد هەر چاوەڕێمان کرد هەر تەلەفۆن بۆ دەکرد داخرا بوو. دوای کەتنێ ناو بەرنامە لە چارێک یەکەمی بەرنامە خەبەرمان بۆ هات کە ئەو برادەرەمان لە ڕێگا تووشی حادیسەی سیارە بوو ئەمنی خوای کردووە. یعنی ئەوە ناخۆشترین ڕۆژم بوو لە ژیانم کە تا ئێستاش هەموو ساڵێ یادی ئەو برا خۆشەویستی خۆم دەکەمەوە کاک عەبدولقادر ژەنیاری ئامێری چەلۆ بوو لەو ڕۆژەدا کۆچی دوای کرد قەت لە بیری ناکەم. ئەوە کەیە گۆرانێکی ئەو کچەی هەیە هونەرمەند و ژیانی خۆش مەحاڵە. هونەرمەند خەڵک دەیبینی دەڵێ ئەوە زۆر مرتاحە زۆر پرفێکتە زۆر نازانم دەوڵەمەندە زۆر ئەوها بەس وانە هونەرمەند بەس زاهیڕیە بەس شکلە لە ناخەوە زۆر شکستی پێدەینن ئەو خەڵکە مەسەلەن ئایا لە ڕووی معنەویە مادیە قسەیە بەسەرهاتە ناخۆشەکەم تازە هاتبوومە قاعی شعب ئێستا نەمایە قاعی شعب بەداخەوە گچکە بووم زۆر ئالەتەکەم دانا ئالەتی درامسم دانا یەکێک لە برادەرەکان لێرە چای ماز دەکەم ناینم گوتیەوە چیە و تەشتمان جەبەلا بە لێرە هونەرمەندیش بوو ئەم زۆر لەوەی شکامەوە بەڕاستی ینی معنەویەتم زۆر هاتە خوارێ ئەو کاتە قەت لە بیر ناکەمەوەی هەتا ئێستاش لە هەر لە فکرمە. چی شتێکی ئێستات پێ ناشرینە؟ واللهی مەسەلەن ئەگەر لە ڕووی هونەریەوە باز بکەین ئەو شتانێک کە ناشرینن دەستگایەک نییە هونەرمەندانی هەر چوار پارچەی کوردستان بە تایبەتی کوردستانی باشووری خۆمان کۆ بکاتەوە لە ڕووی موزیکژەن لە ڕووی گۆرانی بێژ لە ڕووی سینەماکات لە ڕووی وێنە چێژوە نیشانوەکات هەموو ئەوانە کۆ بکاتەوە لە نێو دەستگایەکدا ئاگای لە معاناتی هونەرمەندان بیتن ئاگای لەوەی بیتن کە هونەرمەندان کێشەیان چیە بۆیان حەل بکاتن. ڕاستە وەزارەتی ڕۆشنبیری هەیە بەڕێبەرایەتی ڕۆشنبیری لە هەموو سەردەم شار و شارۆچکەکان هەیە بەڵام ئەو دەستگایە حەقوایە سەپۆرتی چەند کۆمپانیایەکی گەورەی بزنسمان بێن کۆمپانیایە کەسێکی شارەزا لە بواری هونەری بینن سەرپەرشتی ئەو شوێنە بکاتن ئەو هونەرمەندانە کۆ بکاتەوە لە معاناتی ئەو هونەرمەندانە بزانێتن لەوانەیە ئەو کاتیش هەندێک هونەرمەند دەبێتن هەندێک هونەری کرچ و کاڵ نەکاتن فی سەبیلی ئەوەی 2 دیناری دەستکەوێت. زۆر شتەیە بۆ نمونە ئەو هونەرمەندانە کە تازە پێڕادەگەن کە دەڵێن هونەرمەندی و ڤیوەرێکی زۆریان هەیە لای خەڵک بەڕاستی هەندێک کات ستۆریەکانیان دەبینم شتەکانیان دەبینم زیاد لە حەد تیجاریە زیاد لە حەد تیجاریەک ئایا ڕکلام بۆ ئاو دەکا ئایا ڕکلام بۆ شەربەت دەکا ئایا ڕکلام لەوە نازان شتیشکە دەکاتن هیوادارم ئەو شتە نەمینێتن ڕکلام بۆ شتێک دەکەی بزانە ئایا ئەو شتە کووە چۆنە چۆن نییە زەرری هەیە زەرری نییە ئەو جە ڕکلامی بۆ بکە. لەگەڵ هاوسەرەکەت هەفتەی چەند جار دەچونەت دەرەوە؟ بە حکمی ئەوەی من هاوسەرەکەم پێش ئەوەی هاوسەرم بێ کچە پورمە وە لێرەوە ڕێز و خۆشەویستیم هەیە لە بۆی من هەفتەی 3 ڕۆژم بۆ خێزان و بۆ 2 مناڵەکەم داناوە دەیان بەمە شاری یاری و ئەو پارک و مۆڵەکان و گەڕان و سوڕان بە حکمەوەی منیش ڕۆژانە دەوامێ ئەویش فەرمانبەرە
ناتوانین مەسەلەن زۆربەی کاتمان بۆ دەرەوە تەرخان بکەین ئەو بەیانیان دەچێتەوە ئێواران دێتەوە ماندووە منیش هەروەتر بەڵێ زۆربەی کات مەسەلەن خەریکی دەوام ئەوەنێ بەڵام هەفتەی 2 ڕۆژ تا 3 ڕۆژم بۆ دەرەوە داناو لەگە مناڵەکان ناتوانم پرسیارت جواب دەمەوە. ئەگەر خێزانەکەت ڕازی بێت ژینی دوام دەهێنی؟ ئەمن با یەک شتان پێ بڵێن ئەو قسەی ئیناخی دڵمە خێزانەکەم ئەوەندە لەگەڵم باشە ئەوەندە متیعە لەگەڵم ئەمن ئەگەر لە ڕۆژی دواییش ئەگەر مەسەلەن لە جیاتی ئەو حۆری مۆریانە ئەگەر بڵێن چێت دەوێتەوە من هەر خێزانی خۆم دەوێتەوە ئەرێ وەڵڵا ئەوە قسەی ناو دڵمە نەبلێ لۆدم لەسەرا نەبڵێ بە زۆری ئەو قسەیان پێ کردومە بەڵام ئەوە قسەی ناو دڵمە بەخوا چکە زۆر لەگەڵم باشە بەڕاستی لە هەموو ڕۆکەوە یعنی پەروەردەکردنی دوو مناڵەکەم سێ بەشی کەوتۆتە ئەستۆی ئەو منداڵەکانم لە قوتابخانەن خەمی هەموو شتێکیان کەوتۆتە سەر ئەستۆی هاتووت چۆ و ئەویش دەوامی خۆی هەیە ئیشی ماڵەوە خواردن و میوان و میوانداری و ماڵ خاوێن کرد هەموو زۆری لۆ دەکە کەوتۆتە سەر ئەو ئەو پرسیارە حەزت لە چ خواردنێکە؟ حەز دەکەی چێ داوەتت بکات؟ ئەو پرسیارێک کە بەڕێزت کرد من دوێنێ و پێلێش لە سوسیال میدیا لە کەناڵەکەی بەڕێستان لە چەند هونەرمەندێکتان کردبوو ئەوان ژێرێکە خواردنیان بژە بەڵام من ڕێیشی جیاوازم هەیە من دەڵێم هەموو خواردنێک وەرزی زستان خۆشە نەکاوی ئەوە وەڵامی منە بە تایبەت خواردنێک هەڵبژێری کام خواردنە؟ واللهی ئەوەی من زستانان زۆر هاوڕێمە شێخ مەحشیە پێی دەڵێن خواردنێکە شێخ مەحشی زۆر خۆشە لە لای من بەڵام خواردن هاوینان کامینیە بڕواتە بێ بەس زستانە خواردن دۆڵمە ئەی حەز دەکەی چێ داوەتت بکات؟ چێ داوەتم بکاتن واللهی برادێکی زۆر نەوسنم هەیە لێرەوە ڕێز خۆشەویستیم بۆ هەیە زۆر هاوڕێمە ناوی مامۆستا شیاوە مامۆستا شیاوی ئازفی کەمان بەڕاستی ئەو زۆر حەزی لە خواردنی تایبەت و نایابە ئەگەر داوەتم بکە مامۆستا شیاو داوەتم بکات سیڤان زۆر ڕەزیلە داوەتت کردووە؟ نانە داوەتی کردیمە ئەگەر خوا نەخواستە شتێکی ناخۆشت بەسەر هات پێویستیت بە هاوکاری بوو یەکەم کەس کە تەلەفۆنی بۆ بکەی چێە؟ من دوو کەس هەموو برادەرەکان هەموو هاوڕێ خۆشەویست هەرچیان تەلەفۆنیان بۆ بکەم وا بزانم ڕەتم ناکەنەوە بەڵام دوو کەسەیە من دەتوانم بڵێم 100% پشتیان پێ دەبستم ئەوانیش کاک ڕوانی عود و زائیدەن مامۆستا هەڤاڵی فلوت ئەوانە دوو کەسی زۆر لە من نزیکن براکەمە کاروان زۆر نزیکین پێکەوەش ڕۆژانە کار دەکەین کاری لایف میوزیک دەکەین لەگەڵ چی قسەت نییە ئەگەر بکرێت تەلەفۆنی بۆ بکەی؟ واللهی بڕوا ناکەم بەس لەوانەیە مەسەلەن ڕۆژێک لە ڕۆژان قوتابیەک دڵی لە من شکابێ مەسەلەن لە ناحیە قانونیەکەی کە من دەرسم پێ گوتووە و تاقیکردنەوە پێ کردووە مەسەلەن دڵی لە من شکاوە قسە لەگەڵ من ناکا بەڵام ئەمن کێشم لەگە کەس نییە لەخوا بەزیاد بێ لەگە هەمووی قسەم هەیە کەس لێم عاز هەمووی قسەم مشکلم نیە کەس لێم عاز نەبووە تا ئێستا ئەو سڕە چییە؟ ئەو سڕە لە منداڵیەکەوە هەیتم چونکە کاتی خۆی زۆر ئەمیان دەشکاندەوە لە چه بوارێک؟ لە هونەر هۆکارەکەی چییە؟ بە حکمی ئالەتەکەم زۆر ئەمیان دەشکاندەوە بە ئێستا ئەو سڕم با بڵێن استغلال کردیە کەس ناشکێنمەوە هەموو خەڵکیش ئەوی دژمنیشم بێ هەر پێ دەکەم لە ڕووی لەم سەردەما کەس ئاگای لە کەس نەماوە دەمانەوێت هەواڵی کەسێک بپرسی بە تەلەفۆن کە مانگێک زیاترە گوێت لە دەنگی نەبووە مامۆستا ئاری ئاغۆکەیە هاوڕێکی ئەزیز و خۆشەویست و برایش عەزیزی منە پێشتر زۆربەی کات پێکەوە بوون هەر لە گەڕان و سوڕان و لە پێی مانگەوانش بە زیاتر لە مانگێکە ئاگام لێنێ ئێستا دەمەوێت پەیوەندی پێوە بکەم ئەو کاتت باش مامۆستا جان باشی ئەحواڵت چۆنە ئوستاز باشی سیحەتت باشە ئەحواڵت باشە مامۆستا زۆر مەمنونی جەنابتی ماڵ و مناڵ هەموو لایەک باشن ئینشاءڵڵا زۆر سوپاس دەکەم واللهی ئەوە لە تەلەڤیزیۆنی کەناڵی دیمەن
یەک لە بڕگەی پرسیارەکانیان ئەوە بوو کامە هاوڕێت مەسەلەن مانگێک کە قسە لەگەڵی نەکردووە یان زیاتر منش گوتم مامۆستایەکەیە کە چەندی ساڵ پێکەوە بووینە زۆربەی کات پیاسە و گەڕان و سوڕان و هەستان و دانیشتم لەگەڵی بووە لە نزیکەوە ئاشنایەتیم لەگەڵی هەبووە بەڵام ئێستا زیاتر لە مانگێک کە قسەمان نەکردووە گوتم ئەویش مامۆستا ئاری ئاخۆ کە گوتم با پەیوەندێکی پێ بکەم ئەویش بوو لێرەوە حەزم کرد هەواڵی تو پرسم و ئێستاژەوە لە ڕاستە خۆی تەلەڤیزیۆن ئەوە قسە جێیان لێیە زۆر سپاس دەکەم زۆر خۆشحاڵ بووم کاک دەبەر وەڵام ڕاستە ئەماوەی بڕێک مەشغوڵ بم بە خۆزدانی هەم لەبەر ماڵە لەبەر باب مەساقەت دووش سەلامەتی ئینشاءالله پرۆژەی کتێبەکانم لە بەدەست بوو دەستت خۆش بی ئاگاداری جەنابن نەبووم بەڵام هەمیشە لە بیرم بووین هەم لە شاشە دەبینین هەم لە تۆڕە کۆمەڵاتەکان ئاگام لە جەم زۆر لە جەنابەت هەیە الحەمدولله زۆر سپاس ئەمیش لە سۆسیال میدیا لە فەیسبوک ئەوانە دەتبینم کە ئەو ماوەی دوو کتێبی زۆر جوان وە کچەکەشت کتێبەشی تەرجمە کردووە ئەویشم بینی دەستخۆشی لە تو لە کچەکەشت دەکەم ئارێوەڵە دەستخۆشیتان لێ دەکەم یاخۆ هەر سەرکەوتوبن خوای گەورە شفای باوکشت بدە ئینشاڵڵا لە نزیکەوە دێمە خزمەتتان سپاس دەکەم خۆشەویستی زۆر خۆشحاڵ بوومەوە هەموو برادرانم دەستنیشان کردیانەوە لەگەڵتە لۆنێکی ئەمە لە پەیمانگەی وێرە جوانەکان لە 96 بەسەرەوە کە یەکەم قوتابی بووی کە دۆستایەتمان پێیا بووکە هەستم پێکە بەڕێزت خۆشەویستێکی بۆ هونەر و ئیعلام هەیە هاوڕێی بەرداما هەیە ئێستا لەو ڕێوەردە فەدەستوە بەڕحەقەت ئەمن جێشان نازیلە بوو ئەتوش جێگای شانازی ئەوە کارمەندانی کەناڵی دیمەنیش ڕێز و سلاویان هەیە لە بۆ کاک سامان و برادران هەموو ڕێزان هەیە لە بۆ جەناب کاتێکی خۆش و خدا حافظ مامۆستاجان زۆر زۆر خۆشحاڵتر بووین کاتێکی خۆش مامۆستاجان خوا حافظ زۆر سپاس خوا حافظ خوا حافظ نازانم نایەتە سەر خەیاڵم مانگێک زیاتر کەس نییە غەدرت لە چی کردووە لێرە دەتەوێت داوای لێبوردنی لێ بکەی والله ئەمن پێشترش بازانام خۆ پرسیارم بە کوتی جوابدا بەس ئێستا دەڵێم بە حکمی ئەوەی ئەم لە ساڵی 2005 مامۆستامە لە پەیمانگای هونەرە جوانەکانی هەولێر ساڵانە چەندی قوتابیمان هەیە من 3 دەرسی جیاواز بە 3 قۆناغی جیاواز دەڵێم لەوانەیە ڕۆژێک لە ڕۆژان قوتابیەک وا هەستی کردووی کە من غەدرم لێ کردووە کە بە هیچ شێوەیەک مامۆستا غەدر لە قوتابی ناکە ئێمە هەموو هەوڵمان ئەوەیە کە بۆ فێربوون و زانست و پەروەردەکردنا بەڵام ئەو ئەگەر وا هەستی کردبیتن کە من غەدرم لێ کردووە ئەمن لێرەوە داوای لێبوردنی لێ دەکەم لەوانەیە کە ساڵێک لە ساڵان ئەویش بۆ مامۆستا دەزانی کە من بۆ ڕێگا پێشاندەری ئەوم بووە لە بۆ ئەوە بۆ کە ئەو فێر بیتن نەکو من لە ژیانم یان ڕۆژێک لە ڕۆژان ئەمە گروپێکی ڕتمم هەیە گروپی ڕتمی هەولێر کە پێکاتوە لە چەند دەفژنێکی کوڕ و کچ لەوانەیە ڕۆژێک لە ڕۆژان من کەسێکم بردبێ یان کەسێکم نەبردبێتن ئەویش بە گوێری ئەو ئیشە بۆ کە ویستیانە مەسەلەن شوێن هەیە گوتیان من پێویستم بە 8 عازف دەفەیە گروپەکەی من 16 کەسن من نابی دڵی 8 حازیان ڕازی بکەم ئەمە لێرەوە داوە لێبوردنیان لێ دەکەم غەدرم لە خۆم کردیە چ قەدرێک زۆر شت هەیە لە خۆم گرتیتەوە وەکو زۆر شت هەبوو حەزم لێ بۆ بیکەم بەس نەمتوانی بیکەم هۆکارەکەی چییە هۆکارەکان زۆرن معنەویە مادیەوە بەڵام زۆر شت هەبووە حەزم لێ بۆ بیکەم بەس نەمکردیە کاکە قەندیل دەبێ هەر پێمان بڵێ بۆ نمونە چی لۆ نمونە حەزم لێ بووە ئالەتێکی باش بکڕم نەمتانیە ئیمکانیەتەکەم نەبووە نەمتانیە بکڕم ئەی داوای لێبوردن لە چێ دەکەیت داوا لێبوردن ناتام لە یەک شخصی بکەم بەس بەعام داوا لێبوردن لە هەموو کەسێک دەکەم ڕۆژێک لە ڕۆژان بە قسەک بە وشەک بە نازانم بریندارم کردبی بەس قەزدی منوە نەبووە برینداری کەمیان شتێک دۆست و برادەر و هەمویان داوای لێبوردن لە هەمویان دەکەم ئەگەر ڕۆژێک لە ڕۆژان دڵم هێشان دەبن بەسەرهاتێکی خۆشی خۆت بجێڕەوە لە یەکێک لە ساڵەکان کە مامۆستا لە پەیمانگە نوێژوانەکان لە ڕاستی لە قوتابیەکانی پەیمانگە نوێژوانەکان هەموو کەسانی بەڕێز و بەڕەوشت و خۆڕەوشتی بەرز و کەسانی هونەری و ئەکادیمینە هەر هەمویان بەڵام یەک لە قوتابیەکانم هەستا بوو لە تاقیکردنەوەی من دەبینم لە ناو جیفانی فلیم لە جیفانی بوو فلیمی فۆتۆیی هەبوو ئەو کاتی خۆی 36 دانەی سێچادانە ئەمش گوتم ئەوە بۆ جیرفان دوا هەڵاساوە ینی شتی تایە گوتی مامۆستا ئەوە فلیمە برام دوێنێژنی نابوو فلیمەکانی دا پێم گوتی بڕۆ لە بازار بیشەوە لە مختبەری فیلم ئەمش گوتم ئاساییە وەڵا چون بە قوتابیشتکردم گوتم فەرموو چ پرسیارێکم ئەویش پرسیاری دەکرد قوتابی ئەویتر دەبینم ئەویش ئەو فلیمانەی دەرهێناوە پێناسە و ئەوانەی هەموو دەردێنێ لە جیاتی وێنە پێناسەی و شتیوال وەڕەکەی لە ناودانەوە بە قەت ئەو فلیمە بڕێویەتی جوان دەیخوێندەوە وەڵا بش ئاورم داوە دەبینم هەڵی دەکاتەوە
هەڵی دەکاتۆ لە جیفانیان گوتم کا زەحمە نەبێ فلیمانە گوتی نا مامۆستا دەری نەکەی گوتی فلیم هەموو دەستێ حەفلەی برام هەموو وێنەکان لێرەیە وتمە تو بێنە ئەمە سەیرێکی دەکەم وتی نا ئاخر مامۆستا گوتمە تو بێنە وەڵا فلیمم دەرێنا دەبینم هەموو پێناسەی مێژووی موزیک ئەوان بەبەر خۆرەکە گوتم والله ڕسمی چەند جوانت گرتووە بی بە مختبەر جوان دەدەچێت وتم ئەو فلیمانە هەڵگرە فلیمی خۆت و براکەشت دەستێنم گوتم نەکی وتم تا فێر نەبی جارشکە قۆپی بکەیت ئەوە بە دوای هات و داوای لێبوردنی کردو منیش بەخشیم ئیمتحانم پێ کردەوە کاتێشتر ئەوە هەر بۆ خۆشی بوو یعنی ئەرێ وەڵا زۆر سوپاس. ئەم کاتی کە منداڵ بووم خەونەکەم هەبوو خەونەکەم ئەوە بوو ئالەتەکەم کە ئالەتی درامسە نیشانی خەڵکی بدەم چەند گرنگی هەیە ناو موزیکی کوردی ڕۆژ ئاوا ڕۆژ هەڵات لە خوای بە زیادبی ئەو خەونەم هینادی لە هەموو کۆنسێرتەکان لە هەموو لایڤ میوزیکەکان لەگەڵ هەموو گۆرانی بێژەکان کارم کردووە و دەست و پەنجەشم دیار بووە و ئەوە خۆشترین شتە بۆم. حەزت بە دەنگی چێیە؟ کۆپلەیەکمان پێشکەش بکە. کاک سامان ئەمن گوێ لە هەموو گۆرانێکی جوانی کوردی دەگرم زۆربەی هەرە گۆرانی بێژەکان ئەوانەی ئێستا و ئەوانەی کۆنیش هیچ کێشەم نییە بەڵام لە یەک لە پرسیارەکانیش وەڵام داوە گوتت ئەگە سیدی بکەیت لە بۆچێ دەکەی ئەمن هونەرمەند شێرکۆ تاڵب یەکێکە لەو کەسانەی کە هەستێکی جوان دەنگێکی جوانی هەیە هونەری خۆی زۆر بە جوانی و بە پاشە ڕاگرتووە بەڕاستی ئەمە زۆربەی کات گوێ لەو دەگرم. کەواتە کۆپلەیەکمان پێشکەش بکە. عشقی تۆ یان جانی ساوە یان فریشتە پاکترە ژینی جایی یاخود مردن کامیان لە کامیان چاکترە خاڵی گۆنای ناسکت یان بەختەکەی من ڕەشترە. ئەم بە حکمەوەی ئالەتەکەم غەربیە زۆر جۆ دەمە گۆرانی ئەجنەبی حەزم لە گۆرانی بێژی ئەجنەبی ئێرە کلاپتنە دەنجی زۆر خۆشە و عازیفشە عازف گیتارێکی زۆر بەتوانایە حەزم بە دەنجی ویە. کەواتە کۆپلەیەکمان پێشکەش بکە. ناخێر زۆر ناخۆشە دەنگم. پارچەیەک لە موزیکمان پێشکەش بکە. تەسەوفیە و دەروێشیە و ئارێ وەڵڵاهی دەنگێکی دەبیت بە ئیسراحەتی خۆت بیژەنی ئارێ وەڵڵا نەکوو لە خزمەتتاندا دەبم. پێشبینی دەکەی چ هونەرمەندێک لەگەڵت بەشدارە؟ مامۆستا هەڵبەسڵاح هەڵبەسڵاح مامۆستا هەڵبەسڵاح مامۆستا هێمن هێمنی برای هێمن کلارنێت سەرمەندی ئۆرک سەرمەند ئەوانە ئەگەر سەرمەند لێرە چاوی ماچ دەکەم برادری منداڵیمە هەر پێکەوە دەستمان بەکاری میوزیک کرد لە نەشات مەدرسیەوە تاکو ئێستا چاوی ماچ دەکەم. من حەز دەکەم ئاماژەوە بەوە بکەم ئەمن لە زۆربەی زۆری کەناڵەکانی کوردی دیمانم لەگەڵ کراوە چاو پێکەوتن لە زۆر بشێن بەڵام دەستخۆشی لە بۆ ئەو پرسیارە جوانانە لە نووسری ئەو پرسیارە جوانانە دەکەم بەڕاستی پرسیارەکان شێوە ئەکادیمێکی پێوە دیار بوو ئەگەر گوێگری کورد ئەوەی حەزی لە گۆرانی مۆسیقایە گوێ لە وەڵامەکان گوێچکەی خۆی لە وەڵامەکان بگری ئی من نائی هەموو هونەرمەندان کە بەژاریان کردووە زۆر سوود وەردەگرێتن. دەستخۆشتان لێ دەکەم بەڕاستی ئەمن زۆر کەم لە شاشە دیار دەکەوم حەزم لێ نییە دیارکەوم بەس پرۆگرامەکەین گۆم زۆر بەدڵ بوو زۆریش حەزم لێ بوو. لە کۆتاییدا زۆر سپاس بۆ ئەو دوو هونەرمەندە بە توانایە. سپاس بۆ ئێوەش کە بینەرمان بوون تا دوو ئەزمون کاری تر بە خوای گەورەتان دەستپێرین خواتان لەگەڵ.